خانم ئامینە جوان یەقەزابیت وتمان ڕۆژێ دوو ئیسراحەت بە بەڵام یەک هەفتەی نەهاتی زوو بێرەیە بەخوا جوانە ئەمینێ و ئامین هەی ئامینێم سەیدی کە وەرم گرت خۆم بۆ تێن وڵەوە شعر زای چۆن ئامەکان ئەخە شعرم بۆ نایەن ئێستا حالێن لەک مۆزەفەکان تێگەی گویان لێبێ یا بێن هەر شعرێکی بچووک و ئامە هیوایەتم حەمامە چاوی لێیە وەزو قافیەکەشی ڕێکەوتووە گۆرانی زای چۆن سەیکە ئامەخەن مۆزەفێ شتێک گوێی دەم بێ دوای ئابروومە چێ داخل دە باشە هەر بە نەزمی بە کۆپلێکی بچووکە بۆڵم باشە ئامینێ و ئامین هەی ئامینێم سەیری حەسە بە دانیشێن وەی لە گوێ قەبێری چۆنە بەخوا جوانە فول جەوید فرسەتە ئێستا هەموو شتەکانی بێ جێبەجێکەم چاگرتێتی بە ئامینە خانەوە بەسەر چاو کاک عەبدولسەمیع ئەزانین چۆن خۆی ئەو وەسانی کە نردووتە هەمووی ئیمزا کردووە مەقالەکە و قبوڵیەکەی ئەوە چی لێ بکەمیت تۆ برای بەڕێزی سەر چاوپارێت لەما مەسان ئامەخان ئێستا مەقالە نووسێ نازانم ها ئەی ئێستا تۆ لەگەڵ ئامەخانە قسە ناکرد نا برادێکی خۆم بوو وتی مەقالەیەکم هەیە بۆ دەێنم وایە تەواو زۆر تەواو ئەڵێم جەو سافە ڕۆژانی مەعاش دایمە سافە مرتاحی دە باشە بە کوانێ ئەمەتە بۆ وەرگرتووە مەحاشەکەم بۆ هێناوی ماشەڵڵا هەڵی سلفۆ بۆ دەرچووە ها مەمانکە بە چاو کوڕی باش هادی ئەوە خۆی مەسەلەکە عینوانم بەرزە مەعاشە زیابێت خۆش وان لێ چۆن وان لێ خۆی هەموو سولەمی ڕۆحینە ناسی بۆ منەڕێ بیدایەت کە تۆ تەعاوی بە معاون ملاحیز فەندی وابوو دوای ئەوی بە ملاحیز دوای 4 ساڵێکی بە جێگیری سەرۆکی ملاحیزەکان جوانە لە ئاخرشتاوی بە سەرۆکی ملاحیزە فەنەکان یعنی ئەمە هەمووینێ ئەوێ پلە و پەدا خوشتە بە 4 مەرحەلە ئینجای بە سەرۆکی ملاحیز نەبابە دێڵە دەی تۆ بێنە ئەو معاشی چێوانە یەک دەقیقە مامۆستاژێنە ئەزانین چۆنە من ئەمڕۆ تۆ ئەبێ 1-2 ساعەتی زنبەی بچوو ئەو دوو مەعاشا بەم و یەمەوە جا مامۆستاجان ئەمە یانی هینە خۆنچەخانە کامل خۆنچە خۆنچەخانەوەی قاچی بڕاوتەوە نانا قاچی نەبراوەتە قوربان ئەی کامل ئەوەی کە تەنورە کورتەکان چی حرەکەت هینە ئاخرەوەی کە تەنورە هینەکان لەبەرەکە تەنورە کورتەکە ئەمە هی خۆنچەخانە ئەمەی کەیان ئەمەیان هی ئامەخانە وتی بۆم بەرە بۆ بازار بۆ مێردەکەم کیلۆی گوڵ ڕۆژەشم بۆ داناوی لێ وەریگرە ئەوە ئەوانێ من خۆم سە قسە لەگەڵ هی نازانین چۆن ئەوەی ئامینەخان بە بەخۆم بۆ ئەی تۆزی ناساغ نییە ئێبە هەمووکو مەسوول بەشێک هەم سەدانێکێکەکەم و عیبە بە نانا من خۆم بۆی بەم خۆم بووی بەم تۆ بۆشان و شەوکەتەوە عیب و شووری یاخن مدیر دایرەیەک و هەڵا هەڵاخن نابێت کاکە من بۆی بم باشترە تۆ دانی خۆم بۆی بە ئەی ئاوا چی بۆچی ئەی خۆ ناگۆڕی بۆیم با خەسووری فیتەکەشە خەو نایە ئەزانین تۆ زۆرەکەی عیب نانا خەی قەسمەوە ئەمەی بە کەشخەی بڕۆیە قەسمەوەیە قەی نەخوا ئەیزانم جەنابەت دەقینی بەسەر شتانەوە ئەمەی ئامەخانم بەرێ ئەمەی خۆنچەخانی بەڕێ خۆم باشە اینجا تەواو نا لە هەموو گرنگتر ئەم جەردا وەسڵەکان تقریبا هەر حدودی 20 دانێکی پێوە ماوە ئەم 20 دانێ نییە بۆ مۆر و ئیمزاکە و با خۆم پڕیکەمەوە هادی بەم وەسڵە بەتاڵانە بە منی ئیمزاکەی تووشی مشکلەیەک بکەیت نانا گەورم تۆ تووشی مشکلەکەمە تۆ خۆ فێری نەکردو تۆ سێری کە من فێرم کردوی بەعزە شوێنێک وەسڵی نیەوت بەقەی ناکە ئێستا بەڵام ئەچیتە کارەبایی وەسڵی خۆی هەیە ئەچیتە قرتاسێ وەسڵی خۆی هەیە من تێناکەم چی هەیە ئەمەیان وەسڵی خواردن و کۆمەڵێ شتی کتوپڕە ئەو کتوپڕانە خۆکاکە هینین ئێستا بۆ نمونە جەناب و بەیانی وای دەڵێ هادی حەزم لە قاوڕەیە بەکەوەرەوە ئەوە ئامەخی مەقسەدم یعنی حیاتە بەخوا بەڵام خۆکاکە قاوڕە وەسڵی هەیە ئەی فەلافل هەیەتی ئەی نیەتی ئەی چی بکەم من مەجبورم ئەوە پڕیکەمەوە اینجا ئەو کوڕە لای خۆشمان نازم خۆ نازانێت قاوەرم مارمەچێ وازانێت قاوەرمەی گۆشتە قاوەرمی گۆشت بە 10,000 قاوەرمەکەی خۆمان بە 500 دینار وانە تۆ ئەوانم بۆ مۆر و ئیمزاکەوە قەنێوێ بەسەرەوە ئەوە دوای با سێریشی بکەم کاکە هادی زۆر گلەیم لێت هەیە ئەوە تا وەستێکە بۆ من هێناوە تۆڵی قاوەرمە بە 500 دینارە ها
300,000 دینار قاورمە ئاخر 6 مان قاورمە بخۆمەگاتە ئەو پارەیە جاتخوا قوربان ئەوە قاورمەیە کورە بابە قاڵدرمەیە قاڵدرمەوە کەی قاورمەیە قورآن ڕاستەکەی ئەوە کام قادرمەیە کامەیە ئەوەی قاڵدرمەکەی پڕ ژوورەکەی ئامەخانە ئەوە کەنەوە لە قاتی سەرەوە ئەومە ئیمزاکردی فەرموو ئێستا یەکشتم ماوە مەجموعەیە کتێبە وەرگرتووە على ئاساس تێگەی ناونیشانی کتێبەکان زای چۆن بەعزە شتێک ڕجال لێکم مەیهێنە بۆ من ئەوە ناونیشانە بۆ کتێب دابنرێت فەرموو سەرکەوتن بەرەو خوار یەکسەر ڕەبزی کە مەیهێنە بۆ لای من کاکە زبر و شین ئەوە شووتیەوەکی کتێبە ئەمەیان زۆر پەستی کردو ئەوە ناونیشانە بۆ کتێب دابنرێت بڕواکەی بڕواکە بڕواناکەی بەسەری کێڵی سوێنێ بۆ خۆم ئەوە ناکرێت ئەوە ناونیشان نییە ئەزای چۆنە چۆن ژوورەکەی خۆ جارێککە ئەوانە بۆ لای من لێت فەرموو بەستۆ تۆڕەمە بە فەرموو ئەمەخان ئەمەخان مەعاشەکەم بۆ وەرگرتویت ئەمڕۆ بۆ تێنم یەڵە بای بای غەددار ئالۆ بەڵێ سەرچاو هادی تۆی چی دەوێت کاکە ئێستا لام نەبوویت لە ژوورەکەی خۆتی چی دەوێت کۆرە بابە چیرۆکیی من دەدەقێ لە تۆم وەرگرتووی کۆڕا خوێنمەوە کۆڕە پەلەم لێمە کە تۆ تووزانی لە چیرۆک داوە شەی داڕزەی ئەمرن نەمێنە خەریکی ئیشی خۆ بە وسوڵاتەکانە جوانە ڕۆژی 50 وەستی بەتاڵم پێ پڕەکەیتەوە ئاخوا ئەمە چۆن ئێوە کردمەوە بەس ناونیشانەکەی بخوێنمەوە ئەمە کورتە چیرۆکە بە حساب ئەوە چیە لە سەربانی ماڵی ننکمەوە وەرە خوارەوە چاوڕێتم ئەمە ناونیشانەکەیەتی جاخۆ خۆی نی دێڕەوە دوو دێڕە باشە کاکە باشە خۆمی خوێنم و باشە هەرەدا باشاتیف دەبڕۆ لە کۆڵم بەرەوە تۆ چیرۆک نووسین تۆ جارێتاتە ملاحیزی باشە گەشتینەوەی کاکە ئازاد لە سەربانەکە خۆی هەڵەیە یا خۆی هەڵنایە باشە ئەگە خۆی هەڵوا چییە و خۆی هەڵنەیە چییە نابێت ئەبێ حتمەن پرسێ ببلە بکەم بزانم بزان بەڕێی ئەو خۆی هەڵوا باشە یا خۆی هەڵنەیە نایەتەوە ئەگەر وازی لێبێنم ئەم جاریان جەڕەزی ژەڕوە بەخوازانێ نە جوابی نیایە ئەی بەخوا تا بەیانێ بێ تەلەفۆنێ بۆ بکەم ئیلا بێ و جت تەلەفۆنم جواب بیتەوە تێم جاریان هەلو کاکە گیان چۆنی قوربانێ بم دەسەکانێ ماچەکەم وەڵڵاهی گایوە کاتەکەشی ناکات و بەس وەڵڵاهی ئیتر من چەقی بووم وتم بە قورئان لەو چەقینا ئەو فریام نەکەوێ زۆر زەحمەتە دەرچوونم وتم وەڵڵاهی ئەو چیرۆکە ئەمەی کە ئێستا نووسیومە ئەگەر تۆ حەلێکم بۆ نەکەی بە قورئان بۆم حەل ناکەی وتم با پرسی بێکم جاگە شومەتە ئەوەی ئازاد لە سەربانەکەەوە خۆی بە هەڵواتە خوارەوە یا خۆی هەڵنایاتە خوارەوە ها ئەنا ناخێتە وەڵی تر ئەوەیە تر وتم با بزانم جەناب ئەمرێ بەچیە و هەڵی ئێمە خوارەوە هەڵی نێمە خوارەوە بە ئارەزوی خۆم باشە بەڵام قوربان یەکشە دەزانین چۆنە تۆ من مەمنون دەبم ئەگەر ئەم چیرۆکەم لێ وەرگری و موافقەتم چیرۆکەم بۆ بکەی وعدی شەرەف بێ وعدی شەرەف بێ قاتێکی بۆ بکڕم لە هەموو شارە و قاتی تیان نەبێ و وعدیش بێ وەسەکەی بێنم خۆی مزایکەی ها واللهی مەمنونە بم تۆ ئەو پیاوەتێم لەگەڵا بکە کاکەم شەونەخوونی دنیاکەم ئەدە واللهی بە قورئان نەزانی چی قەڵم و قاغەز مصرف کردووە یعنی مەمنونە بم دەسەکانێ ماچەکەم سوپاس دەکەم بەیانی من مەمنونە بم لێم وەرەگری باشە ئەشو خوێنیتەوە
من مەمنونی تۆم دەستەکانی ماچەکەم بەس تۆ هەر ئەم دانا بەزەر ئەم دانێم لێ وەرگرا ئەتر مشکلم نامێنێت ماڵە ئاوا بێ دەستەکانی ماچەکەم ناتر ئەگەر لەمەولا من شەو درەنگ تەلەفۆنم بۆ کردی باوکم چی ناشرینە ئەوم پێ بکەن وعد بێتە تەلەفۆنم بۆ ناکەم تۆ بادەم ئاوا دەرێ کردم لەم قوڕاوە نەجاتی یا من مەمنونی تۆم قاتەکەش و مستەوگەرە لە ساڵ ها ئەیدە باش بەسەرچە دەیخواحافیز ئۆخەی گەشتینەوەی بلە قەناعاتی ئەو قاتە چەند مهمە یەکسەر بلە نەرم بوو بە شەرەفمەوە هەویری ناوساجی ئەوە نەرموشل بوو یەکسەرتی باشە موافقەت ئێمە بۆکەمە بەزەما خیرجارێوی خەچەکە بە خیجارە خەچەکە کێشەنێ مهمەوەی وەرگیرا تەواو نەجاتمان بوو. السلام عليكم. سەرچاوەکەم مامۆستا سەجاد چۆنی؟ یاخوا بەخێربێت. باشش کرد زۆر خۆشحاڵ بووم هاتم بۆ لای جەنابێ بەڵێ شعریەکم بۆ هێناوی. یعنی شاعری جەنابێت. بەڵێ خۆشحاڵم زۆر ڕاستی جەنابە دەکەم زۆر بەخێربێت بەس بوو وەرە وەڵایم تۆ ناناسم چۆن نانی؟ یعنی لە شعر و شتا کەم دەرەکەی هەستەکەم وەڵی ساجان شعرم و تۆ بەڵام بەڵێ بۆ سوتفەن نەکردوم بزانە سەرجانداوی لە بردەکەم مامۆستا جان. ئەی ئەکرێ جۆمان لە شعرێ بێ ئێستا شعرێکی حەزەکەم یەک شعری هیندی بۆ بڵێم. هندی؟ وەڵی من چکە هندی من بەس لە گۆشتی هندی ئەویستم من شعرێکی خۆشە بۆ بڵێم بۆی جەناب بزانی کە من شعرەزان و شاعیر بووم. حەزەکەم هەر جنج و پیار کەرێگا هۆگانان جایگا دیوانان سەد کەرومێ پەهچانان جایگا. ئەوە چییە؟ مامۆستا معناکەش دەزانی؟ بەڵێ بەڵێ زمان خۆشە حتا لەسەر و پێشە خۆشە هین مەقسەدم ئەگەر جەنابەت کاتێکی خۆت لا بێت بۆی جوابی لێ بێت ئەمە هیچ شخصی خۆتە؟ بەڵێ بە زۆر نووسراوە سنتەری مەساج بۆ تەقانی پشت و کۆڵم داوای دەبردەکەم مامۆستا جان ئەبێ لێم ببووری ئەوە تا ئەبوو مامۆستا جان ئێمە جواب لێ گەڕینەوە سپاسی گەورەی جناب دەکەم بەس قسەیەکەم خورج نەبێت لەلا شیرینی شتێکی خۆش هیچی نانیە ناڕۆیت هەتا دەمە شیرین نەکەیت خۆشترین خەبەر مامۆستا جان ئەوە چونکە مەشغوڵی سەحافە و نووسین و تەرتیبات و خوانەی بڵێ چاو لەو شتە خۆشە ئەوە ڕقیشە بێگە لە دانەبێت نەناق نەبێشەڵا هین یەکەم بێ ئێستا ئەتوانم بڕۆم لێرە ئیسراحەتی خۆت بەجێ بێڵم زۆر بەخێر زۆر خۆشحاڵ بووم بە بینی جەناب و بۆ ئیشە جوانەیەکەیەکی هیوادارم ئەو ڕۆشنبیریە خوای گەورە بۆ زیاکە بە سەرتایتڵێکی جوانی بۆ بکەم ئەویان باش نییە کاتە باش قوربان هەموویست هاتیتەوە خێر بۆ چیە خۆی؟ چکلێت بۆ بەتەمای کوێیت قەچێ سەرەوە خوانەخواسی چمەوە بەزەڕم بەتەمای کوێ قەسمەوە بوو تۆ جۆ بگرە ئەمشەو مەقالەیەکی زۆر مهمە نووسی یا الله سێ سەرتایتڵم بۆ نووسیوە نازانم کامیاندانم با ڕێیەکی تۆ وەرگرم ئەدەی مەقسەد بە ناوی شەقەی شیڕەی دەنگێ ئەمە یەکەمیان دووهەمیان لە کونی قوژبنی دیوارەکانەوە سێمیشیان بەریێ کامیان جوانە ئەزانی چۆنە من بە حکمی ئەوەی کە عنی شارەزایم لە نووسین و وردە چیرۆ کوشتی وا هەیە عنی بەڕێی من لە کونی دووهەم لە کونی قوژبنی دیوارەکان لە کونی قوژبنی دیوارەکانەوە خۆشمۆمدان بەڕێی منەوە زۆر فەلسەفیە ئەوە زۆر جوانە بە حکمی نووسین و شتەکانی خۆ من ئەوە ئەوە ڕێک لەگەڵەوە چکە لە کونی قوژبنی دیوارەکان ئەو ڕێک بوو ئەوە بە حکمی چونکە شارەزایمە لە نووسین و وردەری چیرۆ کوشتی وان نووسمۆمانە تۆ شارەزای هەیە؟ باڵا قوربان بێ قەزابی خۆ تۆ جارێ عینوانەکە جارێ ملاحیزە ئەوە هەر نابێ بۆ تۆ ئەونا ئەبێ بێ بە نووسەر اینجا ئەوانە دوای تۆ بێ قەزابی ئێستا لە وەسڵەکانە فەرقی گۆزەر و گیزەر ناکەیت قوربان وانە ئەزانی چۆنە ئەوە غەڵەتی مەطبەعیە ئەجنا وەڵڵا قابلە جێزەر لەگەڵ جیزەرا بێت نابێشتیوە نییە ئەجاوتم ئەوە بالموناسەبە بۆ چێگە تۆ چیرۆک موریەکم نووسی بوو ئەوەتە
ئەو چیرۆکت نووسی تۆ چیرۆکم نووسیوە جا لەم وەرەقایە هینە چیرۆکی زۆر زەخم نێ وردی لەو شتیوان چیرۆکەکان کورتن جەناب بخوێنکە موافقەتێکم بۆ کرد بەڕتەبی کوڕی بابە بۆ خاتوخوا تۆ چیرۆک چوو زانی دەوشدانە وڵا سەیرە چێ نایزانێت تۆ من 15 دانە ساڵە لێرە 10 دانە کارتۆم بەس پەندانم بەکارێناوە یعنی نازانم چیرۆک بنووسم کڕۆپاندان کە کۆنێسە وەختی جاف و سۆفت و تەرتیبات قەینا مهم تۆش بەکارێنی اینجا یەکشتێکی با بێڵم یعنی ئەوانەی کە نووسن لە من مهمترن باشە خوێن مۆسەی دەکەم تەنە بڕوا ناکەم قەنەعاتم نییە دۆشە بزانی بنووسی نا چۆن نایزانم ئەیزانم و زۆر باشش و بەس پێم خۆشە بە وردی بخوێنیتەوە لێ تێ بگەیت چونکە شتەکانی تۆ زەڕەمزین باشە کاکەیت مێشکی سەبانمە بە تەواو تێگەشتم خوانە قازایی چم نەوتەوە ئەی ئەڵێم ناڕۆی تۆ قچە بەسەرەوە دەبڕم کاکە بڕۆ زانمە ڕۆیە ناڕۆی ئەڕۆم تۆزیی کارم بڕۆ یاڕا دێ باش ئەمریکا بە منێ نا بڕۆ خواافز وا لەگەڵ عنوانی ملاحیزە ئێوەشت بنووسێت دنیای بۆی داتوو خێر خەریکی چی هادی؟ ئەیوی نییە خەریکی نووسینی چیرۆکێکم پیاشە چیرۆکێکم نووسی بۆم بەر جەنابی دڵنیام کردێتی بە جیازەکە ورد و خاشی کردووە بەڵام ئەمەیان دانیشتم بۆ چنگ لە سەرشان تێگەشتی ئەمەیە زۆر بە وردی بە جوانی بۆی بنووسم بۆ ئەم جارەیان نەتوانێ بڵێ ئەمە چییە؟ ئەمە چی تیانی ئەم جارەیان ئەبێ ئەم جارە ئەمە وەرگرێ و بڵاوی شەکەمەوە وەڵاگە بە قسەی منەکەی وازی لێ بێنە با تووشی کێشە نەبی خەریکە حساباتەکەی خۆ بە دوو پول پیاکرد باشترە با تووشی کێشە بۆ بین چیم کردو یانی نووسینەکە نووسم قابلە پێی ناخۆشە ئەو پێشی ناخۆش چێ کاکە نووسینە و چیرۆکە و شتە و بۆیە نووسم و تەواو ئێمە ئەم جارە بێ خەست بە لەسەری وەریگرێ کاکە زای چی دەسەکەوێ و من نەزانم ئەمە چی پێیاکە کەیفی خۆتە نازانم نانێکە بێ لەو دوو دێڕایە با بزانی من نەزانم منەڵم وازی لێ بێنی باشترە نانا وازی لێ نایەنم بەخوا وازی لێ نانم تا بێ قەناعەتی پێ بکەم ئیلا و بیلا ئەبێ وەریگرێ و بێخێنەوە موافقەتیشی لەسەر نامزانی ڕایتە بڵێم چی تەواو خۆیەتی جا بەدڵێ بێت ئەمە ئا کورە کەلیماتی وان بۆ هێناوە لەم ناو لەولاوە شتی وان بۆ هێناوە بەسەری خۆم لێ بێ سەعاتێ بگەڕە بەناو قاموسا تا لێ تێگە هەرا بە ئاسانی خۆم نایەن بەدەستەوە شتی وان بۆ نووسیوە هەر نازانێت چی ئەسڵەن باوەڕ و قەناعەتی بێت زۆر لەو مهمترم بەزانە چی لەخۆ ئەوەیە خۆ بە زۆر نییە ئەوەتانی ئاوا ئەو کرە بووە بەەوە منی ئاوتا ئاوا بۆ خۆم لە ماڵ و دانیشم وەرە ئەوم بۆ بکە وەرە ئەوم بۆ بکە ئەوم بۆ بێنە و با قورعانە ئەو باجیاوینە جاری وا هەیە نایەتەوە بۆ دەوام ئاوە جەڕسێ بۆ من لیاڵێ ئاچایەکمان بۆ بێنە ئاچ کورە ئەگەر من ئەم دەست و قەڵەمە مەیکا ئەگەر ئەم دەست و قەڵەمە مەیکا هەلای ئەوە دانیشم ها ئەوە جەڕسم بۆ لیا بڵە چام بۆ بێنە چا باشقاڵ نییە چێ ئەوە کورە ئەوە ئەڵی مەکۆی جۆڵایە جرد فرد لەم هۆدە بۆ هۆدە لەو هۆدە بۆ ئەو هۆدە سێری ئەمەکە سێری ئەوکە ئەی تەلەفۆنەکانی ئەی تەلەفۆنەکانی ئەژنەکەی نازانێ مەمانە کوری ئەوە سپێ ئەوە سەرکزی دەڵوریایە من ئەی ناز 100 جارم گرتووە بە تەلەفۆنەوە 100 جار نایزانیەوە چاولێ شانسی شیانەیە جا با من دەست و قەڵامەکەم بیکە بزانە ئەو بەڕە لە ژێرا دەرنایەنم بەس با بیکات جارێ ماوە بە زۆرم ماوە بابی کابزانە و کاتە چۆن چۆنی هەڵەوتمە سەری لێرە نییە و یێتەوە بۆڵەوەڵی دنیاژەکە تۆ دەدانیشم بزانین باسی سێت ئەمەنە ئەخوا شتی بەلاژە ئەڵێ گەسی کارەبایە هەبەت هەڵۆ لوشێت یێتەوە بۆڵەوەڵی دنیاش بەسەر مناکە چیو کرد چیو نەکرد چیو کرد چیو نەکرد دەربازەمانە تەواون
حي هسه نجيك مامۆستا گیان هاتیتەوە هسه باشە ماڵاوە بێڵی زانیتی تەڕەکەیەوە ئێستاما لشوين بوداني شردي نەمازانی فەرموو هو فيروي تواليت منيش بكاريني بتورا اوسر كاكا باشە ئەچم بەس گیرا بوو ئاخرای تي ديو قوربان کتابەکانم بۆ تەواو کردی بە مەزبووتی و فەرموو زور باش هلا ابو نەوەڵا قوربانجان ئەمەش اما تشي جوان سێری او كارو وتشي 600,000 دينار كري لياني دف بەڵێ ولا بابا خوي دفك ب 25,000 معقوله 600,000 ئەی قوربان معقولە کابراک لەبانە تار دک 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 دەف لێیە هەروە بە بەلاش باش اما ايش للصحافه ولا دار النشر لكن علاقه ما بس الدفوتيه ما هي شيء كامله ئەی نەچوونە دەرەوە ئەی گعدەمان نەکرد وەیە اخ الزورنيه 600,000 نەوەڵا تو شەرەفتەوە 2 ملیۆنیش بێنە دەفلی والله من مسؤول بشك ودفلي کەواتە تۆ بە دوو نایکەیت ئێوە 600مان ناوەتە کاکە او بحر حاضر اما هذا الشيء ئەوە اما شيء برافو 25 مريشك زائدا بنجابا بەڵێ او ايبو بيكون المسلمون ئەزان چۆنە قوربان خۆی مریشەکان کە هێنان باڵی پێوە نەبوو وەستی باڵەکانم بەجا کردو وەستی مریشەکە بجا اخر 25 مريشك قوربان زۆر بووین جاماڵ ئاوە تۆ زین چی کرد بە مریش خواردن و تۆ جگەری 25 دانە مریشی خواردە زۆ هادی جگەر بێنە جاجاریش ناو شتەکرد بۆ ئامینەخان ئەی لەبەر ئەوە شەکە دیار بوو انا بازي تيقشتم طاهر ابو نەوەڵا قوربان پێم کردووە چیرۆکیکەم نووسیوە بەس ئەم چیرۆکەیان باس دەبێنی خۆشەویستی خۆم و خێزانەکەمەکە بە ناونیشانی جەنگەڵستانی خۆشەویستی لە نێوان ئەمڕۆ دوێنێدا لەسەر ئەرز في ئەمر واقع يعني خوشويستي لسأرز بەڵێ والله اما لوات يشتكي مهم بيت هەی تەبعا چونکە بتاسە خۆشەویستی بە ئاسمانەوە کردومە لەبابە داناوەشیت داناڕزیت کەیوات لەو شتانایانی تۆ تا سەر عینوانەکەم لا حیزە وەڵی مامەستا جۆ بگرە ئەمە نییە دڵنیام نایدرێنی دوو مافەقەتش لەسەرەکەی دەتۆ بیگری بخوێنەوە باشە کاکە دوایی خوێنمەوە ئەخەدە نابێت ئێستا سەیریکە ئێستا سەیریکە دڵی سراحەتی کرد دڵ ئای خواردەوە رانێ سراحەتە کرد ها کونی قولی مشتی بکەرەوە دەڕۆ حافیز ئەخە بۆ قوربان ڕۆ حافیز ئەخەی ناکە یعنی ئاخر ئەوە موشە و نەخۆ ئەرێ دەبڕۆ کاکە شێتە کردم شکە خۆشێرە بەخێر بێن بەژێت فەرمونون چیە خۆنەوە زانە خانم چێخە من قاوێکی سادە قاوەیەکی سادە وڵای من حەزم لە سادە نیە با بە گۆشتەوە بێەوەی من ببوورە وتم حەزم لە سادە نیە با بە گۆشتەوە بێ خواردنەوەمان هەیە لێرە خواردنەوە هەیە بەڵێ بەڵێ ئەدە من فستەقە خۆ قاوەی فستە ئەوەی پستەخشمان نییە ببوورە نیمانە نەخێر ئەی قەزوان قەزوان بەسەر چاو دەستخواژ لە قەزوانەکە بێنەوە حەزم لێ نییە بیکە بە گوڵە بە ڕۆژە ئێستا یەک جار خۆ ساخکەرەوە ئەی خۆم ساخدە دەڵم گوڵە بە ڕۆژە گوڵە بە ڕۆژە گوڵە بە ڕۆژەمان نییە بەس خواردنەوەی نیتانە نەخێر دا ئاوێکی سادەم بۆ بێن ئاوێکی سادایە سەوەڵە خۆیتەوە نە بەبێ سەوڵ شکەتان پێویست نییە ناتەواو سپاس ئەڵێم هادی ها مدیرەکە و تەلەفۆنی بۆ کردم ئەیوە بە هادی مێردێ بڵێ بێزاری کردم لە ناوەختا تەلەفۆنەکە دوی شەو یەکی شەو ئیتر یەک چیرۆکی ئاوا بەسەریەکەوە هیچی تیا بەسە نییە بۆ من نووسێت خوا بێزاری کردم وازم لە بێنێ ئەو تەلەفۆن بۆچی بۆ تۆوەکە بێزارە کردووە بێزاری چی کردو ڕۆژی دەژار منە بینێ بۆ بخۆم ناڵێ بلێ درێژ حەزی کردو لەگە منە قسە بکە و کافەیەک لە ڕێی منەوە بینێرە بۆ تۆ وەش بە قوربانێ بەمەونە بە ناسی قسە لەگەڵا کردووە کورە خۆمە کوژم بۆ ئەزانی هادی زۆر قۆز و جوانە مدیرەکەشە چێ مدیرەکە و کورە واز بێنە باسەری خۆم نەکێشم بەو دیوارەیە ئەزانی لەگە باجا ئەمیناچک کورە واز بێنە با لە سەرینە ڕۆ قسە مێ بکە باخسەنەکەم باجیامین کێیە نازانم واز بێنە واز بێنە ڕقەمەکەی باجیامینە بری کێ باجیامین جا تۆقچێ بەسەر ئەی بزانم چیە بۆچی علاقی چیانەیە جاهایەتی کەیفە خۆیتی تۆقچێ بەسەرەوە بەحەسەبەیەکەی تۆ تۆ علاکولین بە منی و تۆ منی ڕاستواردۆ بێزاری مەکە من هەواڵی گەڕەک بۆ هێنم بۆچی بەسەقەتی بە چیرۆگەی نووسیت ئەیش وابزانم خۆی زۆر جوانە نووسێت ها ئەی تۆ پێم بڵێ نەیم کافەکە چەنە وتی تر ئەیا بە من شتێک گەم بە تۆ ئەیا بە تۆ ئەی بۆ خۆم لە دایرەکانی منە پەنادەسیە بێزاری کردووە
کورە خۆمە کوژم لێی وەرنەگری خۆم لێ وەرەگری ئەیهێنێ بۆ ماڵەوانێ خوڕی دنیا بەسەر بۆ ماڵەوە ئاوتی کفتم بۆ لێ یەک کفتەی جوانیشی بۆ لێنێ کورە بەخوا درگای ماڵەوەکەم بە درگای قاسە پارەمان بۆ دەبووس بابێ خزمەتی کەین هەرێمان بۆێنێ بە خزمەتیکەین جوانە ڕۆینەوە وەڵا حەڵی ئەمە بۆ وا لە خۆ دەکەی بۆ دڵە پیسە ئەی فستیل خان بۆ واکەی تۆ بلە درێژ ئەی بۆ قەیچێکە ئەرە کاکە ئەو قاوەمان ببێن با قوزەڵ قورتەکەین و بڕۆین قوربان ڕۆژ باش دەستی ماچەکەم شکر لەخوا بەزاوێ زۆر زەڕیف بوو دەسێتی ماشەڵڵا لەوێ کە تەنسیەکە جوانە بۆ نەخۆشەکە یەخوا ماشەڵڵا لێبێ بۆنی ژوورەکە زۆر خۆشە ماشەڵڵا چەند جوان خۆ گۆڕیوە بەس هینە یەک تۆس قۆڵی چاکەتەک و کورتەویش احتیاج دێشتی هەدیە خۆ مەسە ئەوە نییە هەدیە هەرچۆنە بێ قوبوڵەکرێوە نییە ها فەرمو هەدیجان وەڵا هینە بۆ مەسەلەی چیرۆکە ئەی شەو تەلەفۆنم بۆ نەکردیتم چیرۆکەکە بۆێنم من وتم چیرۆک بێن و ئەی خوێنمەوە بەڵێ شەو شەو بەڵێ کاکە من سەرخۆش بوو ها خەیاڵ بوو خیال بووی بەڵێ یە قاپوریم خوارد بوو خۆنیشی گیان بێ حوتەکە بوو کاکە دوو ژمنایەتیم لەگەڵ تا هەیە نەوەڵا قوربان ئەی بۆ واسی لێ ناهێنی کاکە نەنە خۆن وەڵای من خزمەتکاری جنابتم بەڵام من ئەو شەوەش هەر ئەگەر بیری بێ پێم وتی وتم لە نێتما هەیە قاتێکی جوانی کەشخەی ڕێکوپێکی ئەو بەس ئەوەیە عینەکە پێنەوتم تۆ قیاس و شتەکە پێنەوتم 56 ئەگەر هین یەکجاری با کراس و بووین باخی بەسەر چاو من هەر لە نیەتما بۆ من ئەو بۆ بەڕاستی تۆ شایانی خزمەت و ئەو شتانەی باش ئارە وەڵا بەس ئەو چیرۆکە نەبێتەوەی ئازاد بازایە یا باز نایە ئەوەی ئەها ئەزای چۆنە ئازادم لە بۆشایەکە داناوە پڕم نەکردوێتەوە ئەوە کردو سەر ڕێی جەنابوو ئازاد خۆی هەڵاتە خوارەوە خۆی هەڵای ئەوە لای جەنابتە کاکە باز ئەیان نایە جار بە جەهەنم تێگەی ڕووی بابی ئازادی ڕۆژ بێت هەرە شێتمەکەی کاکە تۆ نە بەخوا شتم نەکردو قوربان تۆڵم ئێستا مافەتقەم بۆ ناکەی ناکەم ناشی خوێنەوە یعنی کاکە هادی تۆ ئەتەوێ وەکو من معروف دەرچیت نەوەڵا قوربان خۆ من حەدم نێ بگەمە ئاستی جەناب ئەی ئەتەوێ وەکو من ئاوا لە بەردرگا سەرە بۆ بنووسم وەڵا خۆ ئەی ئەتەوێ وەکو من شەوی 2,000 کۆمنتەوە بێت و جوابی یەکدانیشان نەیتەوە نەوەڵا قوربان نەگبێت من شەوان لەسەر لایەکی من چوار چیرۆکە نووسم وەڵای خۆمیش لەگەڵ شۆنمە جاجار لەسەر لا لەسەر پێش و لەسەر ئەمانە ڕاوەسم شتەن وسم بەس وەڵای قوربان ناگەی مەژەنا حەدیشتان لێ بگەن نەوەڵا بەزار پێم خۆڕەوە ئەو چیرۆکە هەر تەناتەنە ئەگە دوو دێرەشی لە خۆی نایەتەوە دوو دێرە لێ بکەنایە دوای کۆم بە ئیسراحەتێک خوێنمەوە بسرعه بەڵێ بەڵێ يعني هلا خليني نه ليه قربان جاتم من اخر جنا ومرخص خوا ڕۆبا یەک دێڕی توێرەکە بخەمەوە بزانم چۆنە ئەمە چییە لە ناو دەریاکەیە دەستی ناوەتە بینی و ئێوێ بیخینکێنێ بلا لە ناو دەریاکەیە بلا لا ئێمە قارەمان هەیە لە ناو دەریایە شەڕکە هي هەیە هي ئاخر لەکوێ هاي لدوكا ئەوە دڵ ئاوی خواردەوە دراني فەرموو دەستی خۆش بە درانە وەنیە بڕۆ دەرەوە دەجوا بگرە یەک چیرۆکیکە بۆ یانم دە تۆ ئازای موافقەتی لەسەر مەکە ئەگەر هەتا تۆ مابوو چیرۆکی وا خوێنمەوە من هیچ نەتیا دەزانی بە چیرۆک بۆ بنێنی بەڵێ بۆ تۆ یێنم دەرەوە ناجسی ناڕەسەن ئەمرن نەمێنێ باشە جوانە بە جوانە خۆشەویستی لە جەنجاڵی و قەرەباڵغی بازارە ئێ باشە لەم قەرەباڵخەیە چی بکەین باشە ئەمە شیرین بینە دەرەوە بابێتە بازار شیرینمانی نایە بازار شیرین لە جادەکە پەڕێ و سارێ بەتونی هات و خۆی پیا کێشا خۆی لێە نابێت چاگوناحە شیرین تازە وەڵە عمرێتی بە خۆی لێ باسیارە ها نەبابە با خۆی لێ نەیە ئێ باشە ئێگە لە کۆتایەکە خۆی لێە نابێت بەخوا ئەمە پرسوڕایەکی بورهانێوێ ئەو شارەزاترە و باشی لێزانین چنووسی کۆنە ئەڵێم تەلەفۆنێکی بۆ بکەم بزانم بورهان ئەڵێ چی تەلەفۆنێکی بۆ بکەم
ئەلو ئەلو بەڵێ مامۆستا سەر چاو چۆنیت؟ کێ بووی جەنابە؟ نامناسی؟ ناوەڵە هادیم هی من بڵێم هادی چییە؟ لە نووسینەوەی چیرۆکەکەم بەڕاستی لە شوێنەکە لێم ئاسی بوو وتم ڕێیەکی جەناب وەرگرم بزانم جەناب ڕێ لەسەر چێ جەناب و چیرۆکنووسێکی کۆنیت و شارەزایی و زۆرە و قەڵەم و دەست و پەنجەیەکی جوانێ هەیە بۆ نووسین جاوتم لە نووسینەکە شیرین لە جەنجاڵی و قەرەباڵخی بازارە یەدە سەر جادە لە جادەکە پەڕێتەوە سارێ بە تونیەت لێیە جا من تیاماو من نووسیمە لێیە دوایی پەشیمان بوو مەڵم ئێجاخ کاکە بۆ لێ بە دوایی وتم نەوەڵا با لێ بە دوایی گەشتمەوە قەناعەت وتم بابە شیرین بۆ گەنجی و جوانێ بۆ سارێ لێ بە ئێستا قەنەقم کاکە نازانم لێی بە یا لینەیە ئەڵێم هادی شیرین پورتە؟ نەوەڵا پورم نییە بەس ئەوە یەکێکە لە یعنی شتە مهمەکانی ناو چیرۆکەکەم ئەوە چی پێڵێنەوەی ئەڵێن بەتەڵی پێڵێن باشە هادیە زانی سەعات چەنە بێ شعور چونکە من سەرقاڵی نووسینم بەڕاستی زۆر سەرقاڵم ئاگام لە سەعات و کات و شتانە نەماوە دایک هەڕووی بابی ئەوەش ڕەبێ و چیرۆکەوتی دەکەتی و ماڵە ئاوا بێتەوە هەتوو بۆ نەتۆڕێ خۆ خەری بوو لە تەلەفۆنەکە بێم بۆ بەیاڕۆنەکەم ئیزعاجی کرد مەمەتی ئیزعاجی یا الله وەڵاهی ئەم چیرۆکەشمان فت بەو تووڕەبوون و قەرە باڵەخیە بێ وەڵا کاکە بلە ئەمان شوانی فت کرد چی بکەین؟ وەڵای زۆر خراپە ئەڵێم بیگۆڕم ها کورە دەبالی بەو نەجاتمان بێت سیارەکە لێیە بەس نازانین لێیە ئەیبن بۆ خستەخانە شۆنم جان لە کۆڵان باسی ناکەی بڵێ هادیش لە ماڵەوە شتە نووسێتەوە بە پارە و مارە هەرەوە ناڵێ ئەڵێ هادی مەژغوڵە لە ماڵەوە کتێبێکی گەورە دروست دەکات و ئەینووسێتەوە و باسی کۆڵانەکەی ماکات تۆش بە وردی شەڕەکانی کۆڵان و بەزمڕەزمەکانی کۆڵانەکەم بۆ هێنیتەوە مش بە جوانی لێرە ئەینووسمەوە جوانکاری بۆکەم ئەنووسم لە زاری شەونم نمەوە نووسینەوە و ڕێخستنی وشەکانیش هادی مەحاسیب جا ئەمە ئەی خەمە بەردەستی بلە حتممە موافقەتی بۆکە تەسەوەرکەی پارەیەکی زۆر زۆر باشی شیرێ وەرەگرین تێگەشی جا من حساباتی خۆشم هەیە من هەر جاری بەلایە گوێ بم بۆ وەسڵەکان خۆشم وەسڵەکان عادی خۆم ئەزانم چۆن بڕێکەمەوە تێگەشی پارەیەکی باش وەرەگرین و حەسەیەکی باشش بۆ تۆ دانێ بۆ نمونە مەسەلەن لە سا بۆ دەو بۆ دانێ لە 100,000 تۆ 10,000 وەرەگری زۆرە 10,000 ئەگەر ئیشی جوملەش بکەی ئەوە زۆر زۆر زیاترە بێ کە من کەوتمە ئەوەی تر ناوم دەرکرد و نووسینەکانم بڵاو بۆ ئەمانە وردە بەڕەکە لەژێر نی کاکە بلە دێنمە دەرەوە و خۆمەچمە شوێنەکەی و ئاو بێنە و دەست بشم چۆنە؟ ئەنەخە من نەبێ خۆم پێم توتم لە علیگیان تۆ زیاتر شەو ناستە ماڵەوانی من بەهۆی چێشونانەوە جاری باس مەژرۆوانێ هەرچی هەواڵی گەڕەکە بە دێ مەژرۆ تۆش بیکە بە چیرۆک وەڵامە بێشتێ پارەشی بۆ من تیاێ هەر ئەوە نەبکەمە ناو مۆزوعەوە بلە ئەمەم لێ وەرگری و قوبوڵی کە هەر یەک جار ئیمزای کە ئاوا ئاهەکەوێنە ناو پارەوە ئاشڵ باشڕ بی پێگەیمە پارە ئەجا خۆ مەزانم چۆن وەسڵ پڕەکەمەوە چۆن وەرێگرم و هەر جاری بەنە ئەکو بەتەر دێک بۆ ئێمە نانەی شڵا وەریەگرێ دەمی شیرین کە بخوارێک دێ ئەبێ یارمەتیم بەی خەمن نەبێت تو نەتی هەموو دقیقاوە بۆ بێنم چێشتە بۆ لێنێم با خەمی هیچ نەبێت بەخوا هەواڵش بە لەعلی و تۆ دەمی شیرینەکەین و ئەیش هەر هەواڵمان بۆ بێن هەر هەواڵمان بۆ بێنە و میش دەگ لەسەر دەگ بنووسە بەخوا وای لێ یەکەم
چیرۆک باران یەکەم هەر دایەتە پێنم بە چیرۆک ئەمە ڕژێنم بەسەری ئایتی ناویش دەرەکەین لە گەڕەکە لە هەموو شوێنەکە ئەی تا بەرەو کاتە ئەو کاتە هەدی محاسبەکەش نامێنی ئێکی بچی هادی نووسەر الله چۆن ئەی شەونم ئەتەبا نانووسم هادی و بە هاوکاری شۆلم ئەی دەباشە کێبە ناوەکەمان لەسەر کتێبەکە هەردووکمانە ئەی دەباشە ئەی چۆن میژە ساچم باینجام و تەماتەیەکێ بۆ سوورەکەمەوە بۆ حازرەکەم تۆ چیرۆک بنووسە و پارە وەرەگرین دەبڕێنێ دەبڕە خەمە نەبێ هەر یەک جارمان زەحمەتە دەبڕۆ دێ ببینم واللهی کاک کارزان دەستخۆشی لێکم هەزانین چۆن ئەو سێ دێڕەکە بۆ نردم بۆ ڤایبەرەکەم یەکسەرتە لە دەفتەری موزەکەراتەکان نووسیوە وتم ئەگەر جەنابن ڕازی بیت ڕێک ئەم هەفتەیە بڵاوێکەمەوە زۆر بەقوتە خاسەنەوە کاتی کە نووسیتە شوێنەکە زۆر لێژە ئەو چەتیوە زۆر درێژە لە دەلاقەی عیشقی گوێ درێژە حەقە جوانە یعنی تعبیرێکی هەیە بە معنای کەلیمە ینی من مچۆرکەم پیا هات بە چاوی تۆ بە چاوی تۆ بەسەری هادی مووی ئازامێکی ئەمەنە بەرز بووکەوە خوێنەوە پیرۆزبایی لەکەم دەیسەر چاوەکەم خوان لەگەڵ پافیس خوا لەگەڵ پارس شعر زۆر بەقوتە ڕۆژ باش سەر چاو چاچ قوربان تو قبری ئاژدا و ئابا تو قبری مردوود چیرۆکە بۆ نەهێنابم لە بە قەبری مردوم چیرۆکم بۆ نێناوی دەخوا بەسێ باشە فەرموو کتابەکانە ئیمزای ئەمە چییە؟ کتابە قوربان ئەمە چییە؟ سێ ئافرەت و پیاوێ؟ بەڵێ چییە؟ هینە قوربانەوە ئەوەش چیرۆکە ئەمە لەکوێ؟ ئەمە لە سەحرای سینە سەحرای سینە؟ بەڵێ آخر سێ ئافرەت و پیاوێ اعتیادیە؟ ئەی بۆ تەبان قوربان ئازانی چۆنەوە ئەوە فەنتازیایە لە چیرۆکە ئەمە فەنتازیای لە چیرۆکە؟ بەڵێ تو نامۆسە ئەزانی معنای فەنتازیا چییە؟ خۆی ئەزانی چۆنە فەنتازیا ئەزانی چۆنە نەوەڵانە ئەمرن نەمێنێت یەخوا داوەشتی لە سەدا قوربان ئەی تۆ ئیزانی پێم بڵێ یاڵە خۆم نویستومە دەتەواو ئاوایە ئەخر من پێم وتی وتم ئەمە مەینوسە ئەزانین چۆن ئەمەنە چیرۆکی تۆم دڕانوە حەز ناکەم شعورێ بدڕێنم هێنی عیبری ناکەم هەی ناکەم ئەم جارە نایدڕێنم ئەی دەستەکانی ماچەکەم بەس هامشێکی لەسەر نووسم ئەبێت لای خۆت بە جددی ئەمە هەڵیگری هەڵی گرم ئەختاکەی واللهی تا ساڵێک یەک ساڵ تا یەک ساڵە بێ هەڵیگری باشەکە یەک دانە ساڵ ئەوە حرفی بێەوە نامێنی نانا زین چۆن طبیعەتی چیرۆک وایە عینەن هین وایە تێگەی ئەنی شەراب وایە هەتا هەڵیگریت کۆن بێ خۆشترە بێ جوانە ئەمە بۆ ژێر دەست پێویستە کاکە هادی بە هەر وەسیلەیەک بێ هەڵیگرێ هەڵیگرێ هیچ یعنی تێبینی بەڵێ لای خۆی حەفزیکە بۆ ماوەی یەک ساڵ بە کوردیەکەی هەڵیگرێ دەستە خۆش اینجا بە ئیمزایکەم ماشە ئیمزایکە کتابەکان ئیمزاکە بۆچی ئەمە ئیمزاکراوە بەڵە خۆمانەوە هینە کە کۆنەکان هەموو ئیمزاکراوە لەبەر ئەوە هێناو ئەرە وەڵا لەبەرەوە هێناموتم بەشکم بە بۆنی گوڵەگەن بێ بۆ گوڵەجێگی ئەو بخواتەوە و دەستەکانی خۆش بێ و زۆر دەستی تۆش خۆش نەبێ و خۆحافیزە نەبێ ئەڵێم قوربان یەک چای عەنابی جوانێ بۆ بێنم ناخۆم ئەی چۆنە قاوەیەکی زۆر جوانێ بۆ بێنم کاکە ناخۆم ناخۆ باشە کێشە نیە ئەی بۆچی بە باجی ئامین نەڵێم چایەکی زۆر جوانێ بۆ بێنێ هاتوێتەوە لەوەڵا درۆوەکەم نەمێنێ بۆ خاچی پێخەمبەر لا ڕەشەگری باشە دڵم خۆش بۆم زانی هاتوێتەوە زانی چۆنە من زۆر هیلاک بوو تۆژە منە حەزی لە گەڕانە منە حەزی لە گەڕانە تێر ناخۆیدی باشنی ئالات و دانیشی ساعتێ بکەین و ئیجا وفاتەوە وش چۆن گیرۆمە بەدەستۆوە بە لێرە دانیشی چی ئایش بەخوا هیلاکە ئەتۆ بگرە ئاگە دەست خۆش بەخوا جێوێکی ڕۆمانسی خۆشە خوا دایناوە بەس چیرۆکی تا بنووسی ئەڵڵا سێرێ و
جوانیە ئەی تامان زۆر جوانە ناڵێم خوا دایانەوە بەس بۆ چیرۆک نووسین چی؟ چیرۆک نووسین چیرۆک نووسینی چی وازی لێ بێنە؟ ئەرێ دە بۆ وازی لێ بێنم کاکە بۆ وازی لێ بێنم ئەڵێم هادی خۆ نزیکەرەوە لە مدیرەکە و ئێ بەشکەم بوو کا بە مدیری حسابات یەک دەفعە ئە کورە بابم دی حساباتی ڕۆژیان باین گردو مەزانی چی ئێ ئەی تۆ وازە نووسینیانە بێنە تۆ هێنی دەمە چی پێڵێن ملاحیزی تۆ وتم باشە کاکە وتی تۆ ملاحیزیت إيه. بەڵێ إيه. تی ماوەیکە بێ میم معاون ملاحیز ماوەیکە بێ سین ساد نا مجموعەی شتی ود کوورە کاکە هەلی تێ ناگەشتم من تێگەشی شێتی کردو ئەی چی بکەین چۆن پارە پێیاکەین ئێ ئەوەتانیانم بە نووسەریەکەیە دە بەدڵی نابێت کورەی کاک آخر چۆنە بێ چی بکەم من ئێستا ها ئێستا هیچ مەکە هەسە بچین بۆ مەطعمێک لە مادامەکە حەلیکەین فەرموو قەیماغم نەبینێ پێ بکەین جا لەسەرە و بەحرە چیە پشتەمەستا هەتی خۆیچی لەبەر نیە خۆڵ بۆ سەرە مەقالێکی جوان بەڕاستی جوان من دووسێ دێڕم لێ خوێنەوە بەڕاستی جوان بوو بەڕاستی نایاب بوو باشە دەی فەرموو زۆر نایاب بوو زۆر شتی وام نەبینی بوو مەقالە زۆر دوو دیێژ بۆزانی کاکە بۆچی هاتی تێم گەین برا تەوا مەقالەکە این بوو خۆمەی نییە نانە خۆتەوە تاکیدە مەقالەیەکی جوان بوو هەنی قسم وەسم کرد من ئەزانین چۆن ئەوە غەڵەت تێمەگە من کە کات هێشتر خوێنمە و خاتە لە ئەنتەرنێتە لە پڕێکە ئەوە پێ وترێت ڕێکلام سەریەتە ناوی یەتە نایوە بەزێکسە لابێ نازانم ئاگام لێ من ڕێگەم پێ ناسی نانە ئاگام لێ بوو لەو کاتەوە وەسام لە پشتەوە ئاگام لێ وەستۆ بەس سێری مەقالەکە دەکرد وازێ لەوێ نابوو نانە بینیم قوربان ئەمە ئەو چیرۆکەیە کە پێم وتیت دەتۆمەیە بە خۆتا کاکە دەمەیە بە خۆتا جارێ ئاخر دەبێت تەواوی کەم کاکە ئەمە ئەو چیرۆکەیە کە پێم وتی خوێنم بۆ بە ئاوتان نووسیومە لەگەڵ شەونمە بابزانی شەو تا بەیانی دانیشتوین دێر بە دێر حرف بە حرف دانە بە دانە تا نووسیومانە ئەنجا جەناب و فەرموو و سەیری کە و ناشتوانیت موافقەتی لەسەر نەکەیت زۆر دڵنیام نە بەرتیلی تایە نە پێڵاوی تایە نە خاتی تایە نە بۆن باخ و ناشەمقۆ نە هیچ شتێکی تایە موافقەتیشی لەسەرەکەی دڵنیام 100%. یعنی ئەمانە مسەیتری بەڵێ زۆر زۆر مسەیترم و تەواویشە وا چێت من تاکیدم ڕەفزیەکەم بەس بە دەمەش تاکید بکە ڕەفزی ناکەیت دەفەرمووی جار با بزانم چیرۆکەکە بە ناوی چیەوە بەڵێ هەناسەی پەپولەکان لە ڕۆژگارێکی شومە جوانە جوانە ئەم ناونیشانە و نەتزیوە کێ من جا تو شەرەف تۆ زیرە من دیوە بە حیاتی وەڵاهی وەستی بەتاڵم پێی ئیمزاکەیت و نەختێک نەخۆ وەسڵ جایەوە ئەمە جایە ئەمە شتێککە و شتێککە قسەمەکە ناوەڕۆک مهمە بەڵێ ناوە خن بەڵێ ناوەخنەکەشی سێرکە ناوە چی خن خن کاتێ پێداویستەکان ئێن لە شەقەی باڵ دەژێت هەورە گرمەی بارانێکی شومە بارانێکی شومە هەورە تریشقەکان هیچ چییە بشقڵی بقڵیە ئەخوانیە ئەوە نووسینە بەڵێ نووسینە ڕەفز ئەخە ناتوانانی ڕەفزیکەی ڕاستی یەکەم بە ئارزوی خۆم بەجددیتەوە بەدڵم نییە بەدڵە نییە ئەسڵەن تۆ نووسەرەکەی نەبووتە ئەمە دەوچی گوێ درێژێ نووسیوەتی وایە بەڵێ دەبێ بێ زەحمەت بەبێ زەحمەت کۆمەڵە شێو پێ نووسم بۆ ئەو نووسەرە گوێ درێژە باعقلێتر نشت نەنووسێ دەبۆم نووسە بێ زەحمەت خاڵ بەخاڵ ئاخر شەر دەوێ بە قسەم کە نانا بەخسە دەکات وەڵڵا بەخسە دەکاتەوە بۆ نووسە خاڵی یەک لەمەوەی تر عارەنەی شت نەنووسیت تۆ چرخە پێ
بۆ جگەرەکێشی نەوەڵای ئێنێم بەدەستەوە دەستی خۆم داخەم هەتا مام دوت چیرۆک نانووسم دەتۆم بۆ من پیاوی ئێ ئەمەم بەدڵە تەواو ئەوە شعور بێنەرەوە بەر خۆت نانە حەیان بێ بەسمە ئەمە ئیشی تۆ نانە ئیشی من نیە دەبنووسێ بێ زەحمەت خاڵی یەک زۆر مهمە بەڵێ خاڵی یەک ئاخر اعتیادی وەری زۆر احتیاجی وەرێگرم بەڵێ فەرمووی خاڵی یەک بەسەریعی تۆ کەری مەقصدت خۆتە نووسەرەکە 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 بەڵێ تۆ کەری بەڵێ دووەم تۆ حیوانی حیوانی کودی وسم ئاژەڵی ئاژەڵی باشە تۆ بێدەماخی بێدەماخی تۆ هیچ نازانی حەز ناکەم بەم قسە بخۆ نانە ئەڵێم تۆ هیچ نازانی نازانی داوەشەی داوەشی دافرەقەی دافرقی دارزەی دارزی ئەمرێ نەمێنێ بەسە خۆ آخر دەست و پەنجە هەڵوەرێ هەوەرێ پەنجەکانی هەڵوەرێ تەواو تەواو یارەبی نازان والله کورە ش زۆرە ماوە پێی بڵێ بەست خۆ بەسە دەبێ بێ زەحمەت نایە خۆ ئالیویا بنووسێ ئیمزایەکە ئەوە هەڵێگرم بۆ ئەرشیف ئەمە بورهان فەهمی سەر نووسەری گۆڤارە شتەکەش والله تاریخەش نووس تاریخ ئەمە تاریخ نووسی پێشم ناخۆش پێ ناخۆشە پێ ناخۆش نەبێ یەک دەنێک من زۆرم پێ خۆشە بەس من بە جددی پیرۆزبایی دیەکەم سوپاسی و ڕۆشن بیر دەکەم کە هەستی کرد بە کەمکی چیرۆک نایت بۆیە یعنی ئیسیقال و لە چیرۆکرد ئافرم پیاوی تۆش زۆر پیاوی دەستی خۆش بێ زۆر عزیێتم مای کە ئەو خاڵانە نووسی عزیێتم مای خەریکی ئیشی تۆن ئەتە لە منامی ئیشی خۆمەکەم ئەجا با پێ بڵێم بەڵێ ئەمە جەنابی ئێسا ڕەفزی کرد و وتی زۆر ناشرینە و چیرۆک نییە بەکەڵک نایە دێگا ڕاست چێ دەماچە دەرێن نە دەباشە دەنێت ئەمە بینی ئەمە ئەو چیرۆکانەی تۆیە کە بڵاو کردێتەوە من ئەمە لێ دەرهێناوە یەکەم چیرۆکی جەنابتە تێگەشتی هەموو نووسینەکان نووسیری تۆیە بەڵێ بەڵێتانێ بەڵێ فەرموو یعنی ئەوە چیرۆکی منە لەمە دەرێنەوە بەڵێ لەوە دەرم هێناوە یعنی چیرۆکی من ئەمەە سەقەتە بەڵێ زۆری سەقەتە تێگەشتی خۆش بوو وەڵاهی ناوەڵە ناخۆش بوو ها ناوەڵە ناخۆش ئەگەر حەیا هەبێ جارێکی چیرۆک نانووسی باشە خواحافیز حەیان بێ بەسمە حەیان بێ بەسمە